گفتوگۆ لەبارەی کەمپی هۆڵ و مەترسیەکانی بۆ سەر عێراق دەکەم لەگەڵ بەڕێز عەلی معماری شارەزای ئەمنی لە لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دوێنێ جەیک سۆلیڤان ڕاوێژکار یاسایشی نیشتیمانی ئەمریکا گوتی کە یەکێک لە هەرە مەترسیە گەورەکان کەمپی هۆڵە. ئەم مەترسیە چەندە لەسەر عێراق؟ لەسەرەتاش ئێوارەتان باش سڵاو لە بینەر و کەناڵە بەڕێزەکەتان من پێم وایە کە کەمپی هۆڵ کارتێکی فشارە بە دەستی ئەوانەی کە بەرژەوەندی استراتیژی خۆیان لە ڕۆژهەڵاتینەوە ڕازە دەبینن. ئێمە هەموومان دەزانین کەمپی هۆڵ ئەمڕۆ لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی هەسەدەدایە، بەڵام ئەمە سەربەکەی سەر بە هێزەکانی ئەمریکا ئەمە ڕاستیەکی حەشان نەگرە. ئەو دەزانی ئێستا 57,000 کەس لە ناو کەمپەکەدا هەن بە هەموو توێژەکانی تەمەنەوە. ئەمانە لەوانەیە بەکاربهێنرێن بۆ گۆڕینی ئەوەی کە داوا کراوە، یعنی بە شتێکی کە بگۆڕێنەوە، بەڵام مەترسیەکانیان هەر مەترسیە واتە لە زیاتر لە ساڵی 2007ەوە تا ئێستا مەترسیەکانی زیاتر بوونە، واتە ئامادەکاری زیاتر تێدا کراوە. لەوانەیە ڕوو لە عێراق بێ ئەو مەترسیەکان واتە ڕێگە نادەن لە ڕێگەی ئەو کەمپەوە لەوانەیە لە هەر حاڵەتێکدا بێ بەکار بهێنرێن بۆ شێواندنی دۆخی عێراق. واتە مەترسی ڕاستەقینەی عێراقی ئەوەیە کە پێویستە هەموو بەرگریەکانیان جێبەجێ بکەن، واتە هەواڵگری ئاسمانیەکانیان بە شێوەیەکی باش ڕێک بخەنەوە. بەڵام من دووبارە دەیڵێمەوە تۆپەکە لە ئێستا لە گۆڕەپانی هێزەکانی ئەمریکایە، بەڵام ئەوەی من لێ تێدەگەم لە کەمپی هۆڵ لە ئێستادا تایبەت بە مەترسیەکانی و هەڕەشەکانی بۆ عێراق من بە مەترسی دەیزانم. بەڕێز معماری خۆتان دەزانن لە ڕووی جوگرافیەوە کەمپەکە دەکەوێتە حەسەکە لە ڕۆژاوای کوردستان و لە ژێر کۆنتترۆلی هێزە کوردیەکاندایە. ئێستش لە هەر کات مەترسی ئۆپراسیۆنە سەربازیەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان زیاترە. ئەگەر ئەمە ڕوو بدات پێتان وایە چارەنووسی ئەم کەمپە چی بەسەر دێت؟ بەڕێزم بەدڵنیاییەوە کەمپەکە ئەگەر هێزەکانی هەسەدا ینی چوونە ناو شەڕێک لەگەڵ هێزەکانی تورکیا ئەوە بە شێوەیەکی گشتی دەزانین سکوێرتیەکەیان شل دەبێتەوە. لەوانەیە من وەک پێم گوتی بەڵام 57,000 کەس لە ناو ئەو کەمپەدا هەڵبەتە لە ئەگەری هەر ڕوودانی هەر تاقینەوەیەکی لەم شێوەیە زۆربیان ڕوو لە عێراق دەکەن. هەروەها ڕوو لەوانەیە بۆ پارتی دیموکراتی کوردستانی شەڕەشەکەیان زۆر بیت، چونکە ئەوە پارتی هێزێکی شەڕکەر بووە لە دژی داعش لە کاتی خۆشدا. هێزەکانی پێشمەرگە لەوانەیە هێزێکی مستەهدەف بیت، بۆیە پێویستە لەسەر هێزەکانی پێشمەرگەش مەترسیەکانی ئەو کەمپە سووک بکات، هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ ئەوەی مەترسیەکانی سووک ببێتەوە، بۆ ئەوەی نەبێتە مەترسی. بەڵێ ئەمڕۆ هەرێمی کوردستان گەورەترین سەنگی هەیە سەبارەت بە کەمپەکە کە لە ئایندەدا بکرێتە ئامان، چونکە داغی هەرێمیان لە دڵە، داغی سەرکەوتنەکانی هەرێمیان لە دڵە، بە تایبەت سەبارەت بە هەواڵگری ئاسمانی، سەبارەت بە هەواڵگری وشکانی پێویستە لە هەموو لایەکەوە یەدەگی تەواو وەربگیرێت و پێویستە هەموو ئەو سیناریۆنەش لە بەرچاو بگیرێن کە لەوانەیە لە ئایندەدا ڕوو بدەن و کاریگەری لەسەر تەقینەوەی ئەو کەمپەدا هەبێت. پێویستە هەماهنگگیش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقدا باسی ئەوەش دەکەین. بەڕێز معماری بەڵام لە ماوەی ڕابردوو خۆتان دەزانن کە عێراق بەشێک لەو کەسوکارانەی داعشی وەرگرتەوە لە کەمپی جەدعانی شتەجێکردن و گوتی دواتر تێکەڵی کۆمەلگایان دەکەینەوە. پێتان وایە ئەمە هەنگاوێکی باش بوو کە عێراق گرتیە بەر یاخود نا؟
بەڕێزم ئێمە باسی 4,000 شتێکی لەو جۆرەمان کردووە پێشتری گەڕێنراونەتەوە یان نەگەڕێنرانەوەتەوە ئەوە من نازانم بەڵام تۆ بەبەست لە کەمپی جەدعا هەنگاوەکە بەم شێوەیە نەبوو پێویستە ئەوانە ئەو کۆمەڵانە دابەش بکرێن لە پاشماوەکانی داعش لە ناو عێراق کە پێویستە بەسەر چەندین ناوچەی بچووکدا دابەش بکرێن لە ناوچە جیاوازەکانی عێراق هەم لە یەکدا دەبڕێنرێن هەم دەکرێت بەم شێوەیە بتاوێنرێنەوە لە ناو کۆمەڵگا و هەروەها لە ڕووی دەرونی و عەقلیشەوە ئەو کات دەتوانن خۆیان بگونجێنەوە لەگەڵ کۆمەڵگای عێراقی بەڵام تۆ چونکە ئەگەر ئەوانە هەمیشە بەردەوام لەگەڵ یەک بن ئەگەر بشگوازرێنەوە بەڵام وەکو گروپێکی یەکگرت و بمێننەوە لەوانەیە لە کۆتاییدا ببنەوە دووبارە ببنەوە مەترسی ڕای من بەم ژمارە گەورەیە لە کەمپێکەوە بۆ کەمپێکی دیکە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت هیچ لەو مەترسیانە کەم ناکرێتەوە چاوەڕێیان دەکرێت بەتایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد ینی داعش 11 مۆڵگەی سەربازی کەوتۆتە دەست 17 سەرکردەی باڵای لە زیندان هاتوونەتە دەرەوە پێتان وایە کە دەتوانن خۆیان ڕێک بخەنەوە لە سووریا دەرفەتیەوەیان هەیە؟ بەڕێزم خۆڕێخستنەوەی داعش لە سووریا ئەمە دەوەستێتە سەر پلەی دەسواردانی وڵاتانی هەرێمی و پشت دەبەستێت بە دەسواردانی وڵاتانی گەورە واتە داعش دروستکراوی عێراقی نییە لە ڕاستیدا دروستکراوی سووریا نییە با ئێمە لۆژیکی بین ئەو داعشە بە سیستەمێکی نێودەوڵاتی بە هاوڵگیری نێودەوڵاتی جیهانی دروستکرا بەڵام لە چوارچێوەی ئایدۆلۆژیایەکی سەختدا لە ئایدۆلۆژیایەکی خاوەن سیاسەتێکی تیرۆریزمانە داڕێژراون مانای وایە هەر کاتێک ویستیان داعش بەهێز بیتەوە ئەو کات دەستوەردان لە کاروبارەکە دەدەن کاتە با پرسیارەکەم بە جۆرێکی دیکە بەهێز دەکەن ئەو وڵاتانەی کە لە دوای ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد هەژمونیان لە سووریا کەم بۆتەوە سوود لە داعش دەبینن لەوێ؟ ئەمڕۆ ئێران بە دوای هەر دەرچەیەک دەگەڕێت بۆ ئەوەی دەستی بە داعش یاخۆت قەسەدە بگات بۆ ئەوەی لێیان بدات لەوانەیە هەندێک وڵاتی دیکە لە بەرژەوەندیان لەو بابەتەدا هەبێت لە سووریا لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان بیاوێت دەستی خۆی لە ڕێگەی داعشەوە بگەێنێتە ناوخاکی ئەو وڵاتە و هەند زۆر شتی دیکەش واتە ئەمڕۆ داعش کارتێکی مامەڵە پێکردنە لە نێوان وڵاتاندا دەکرێت هەر یەکێک دەوێت لە ڕێگەی ئەو ڕێکخراوە خۆی بگەینتە ناوخاکی سووریا سەیری سووریا بکە ئەڵمانیا بە شێوەیەک فەڕەنسا هاوپەیمانی بەرژەوەندی لەگەڵ سووریا رووسیا بەرژەوەندی لە حمێمیم هەیە ئەمە شتێکی ئاسانیە هەموو ئەو وڵاتانە دەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بگەینەوە ناو خاکی ئەو وڵاتە ئەوجا دەکرێت کە ئەگەرێکی زۆر بەهێزە کە داعش وەکو کارتێکی مامەڵە پێکردن بێت بۆ ئەو وڵاتانە بۆەوە خۆیان بگەینە ناو بەڕێز عەلی معماری شارەزای ئەمنی لە لەندەنەوە سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم.